پاشمایên şerê Daeş li Mosulê heta niha li gelek xaniyan û cihêngiştî li Mosula kevin dihêne dîtin. Lewma boye sedema kuştin û birîndarkirina gelek zaroyan. Beriya çend rojan li gorapana Camia Nûriya mezin sê zaroyan yarî bi paşmayên şerî dikir û ji nîşkekê ve bombek pibê ve teqîtin û bu sedema kuştina zaroyekî û birîndarkirina duên din. شال الولد العبوة ئەوێ زارۆکێ بۆمبەک ڕاکر و دارێک پیڤە بوو ئەفجا کێشا ئێکسەر تەقیا و ساچمەک بچاوێ من کرد و خەڵک هاتن ئەم برینە نەخۆشخانێ بە ئۆتۆمبیلێ طالب بالحكومة ئەم داخازیژ حکوومەتێکین ئەوان پاژمایان ڕاکەن جادا vەکەن نۆکە gelek جادە هاتی نەگرتن و ما قەرەبوویە کوڕێ خۆ دەبێت چاوێ خۆش دەستدایە أنا ما أعرف ابني لما ما صعد بالسيارة من نزانی کوڕێ منە دەمێ ئەس سواری تۆمبیلێ بوویم ئەسمەندە هوشمام دەمێ ئەم گەهشتینە نەخۆشخانەی جارەکادی مەندە هوشمام ژبەر و من دیت کە چامن ژیا بریندارە ساجمەک لە سنگێوێ کەتیە و ساجمە لە گەردەناوی کەتیە لێ کوڕێ من جانێ خوش دەستدا هەر لە دوورێ چەندێ ڕێکخراوەکە نەحکومی ڕابۆیە بڤێکردنا خۆلێن تێگەهشتنێ و چەوانیە خۆپاراستن ji mîn û teqemeniyan ku li Mosulê kevin li qutabxanan bû zaroyan dihête pêşkêşkirin da ku zêdetir zaro nebine qurbaniyên paşmayên şerî. وطبعا الناس المتواجدين هنا سەبارەت ئەو خەلکی لەوێ دەڤەرێ دژین ژیانە وان دمە تەرسیدایە و ئەم ڕابووینە بە هشیارکردنا خەلکی ئەم هەول دەدەین خوڵا بۆ gelek کەسان ببێژین داکو جانێ وانیە پاراستی بیت و ئەم هەول دەدەین کارێ خۆ لە هەمی تاخوا ئەنجام بدەین ji ber ku me tirsiyeka mezin li ser vê deverê heye. Piştî borîna zêdetirî sal û nîvalser azadkirina bajarê Mosulê heta niha xelkekê sivîl dibîte qurbaniyê paşmayên şerê Daeş li evî bajarî. Zorbeyî qurbaniyan zarojin in ji ber ku çi şarazayî di evî biyavî de nîne. Kawa Umer Dengê Emerîka, Mosul.